ئینسانی مسلمان پێویستە نەسیحەت وەرگرێ، پێویستە فێر بێ، پێویستە ئیعادە نەزەری نەفسی خۆی بکە. ئێمە لەم دنیاە غەریبین خۆشەویستان، پێویستە بە پێی غوربەتەکەمان بار و پریاسکەدا بنین، پێویستە بە پێی غوربەتەکەمان ماڵ و سەروەت و سامانی خۆمان حیساب بکەین، ئیعادە نەزەری نەفسی خۆمان بکەین، شتی خەڵکی لە گردنمانە نەبێت و ڕۆژتر چوینە ناو ئەو قەبرەوە ڕەنج بە خەسار بین. بۆیە زۆر گرنگە ئێمەی مسلمان بەزەیمان بە حاڵی خۆمانە بێتەوە، بەزەیمان بەو ڕۆژەیە بێتەوە کە ئیبن عومەر ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان شانی گرتم فەرمووی کن فی الدنیا کەئەنەکە غەریب. ئەی ئیبن عومەر لە دنیا وەکو غەریب بژی. سبحان الله، سەحابە ئەگەر ڕاستەوخۆ پێغەمبەر عليه الصلاة والسلام نەسیحەتێکی بکردنایە زۆر ئیسفادەیان لێ ئەکرد. ئیبن عومەر لە کۆی ئەو کێشانی بینی سەحابەکانە نەدەسی تیای بوو نەدەمی، چکەم بۆ یەک وەسیەتی تەطبیق کرد، كن في الدنيا كأنك غريب. صادق المصدوق صلى الله عليه وسلم نصيحتي كل فرموي أي ابن عمر لدنيا وكو غريب بجي. غريب چيا؟ غريب أو كسيا كصاحب ملك ومالنية، غريب أو كسيا كددا نصال خلشي كركوك بلا استيماني بهرلين مالا كركوكيكا، خلشي هولير بلا شمال بالين مالا هوليريكا. بو مع العلم هلا ولاتي خويا جي غورچي كردوه، لەحگەڵ هاوزمانەکانی خۆیان جێگۆڕکێی کردووە، بەڵام بۆ ئەسڵ و نەسەبی ئەگەڕێتەوە بۆ ئەوێ. ئێمەش ئەسڵ و نەسەبمان ئەم دنیاە نییە خۆشەویستان، ئێمەش خەڵکی ئێرە نین. کن فی الدنیا کەئەنەکە غەریب ئەو عابر سەبیل، کەسێک کە ڕێبوارە لە بەغاوە ئەڕوا بۆ حدود، لە ئەدا نانێک ئەخوا و ئەڕوا نامێنێتەوە هەتا بڵێ ماشەڵڵا لە خۆشی ئەم شارە با لێرە بم، با منیش بۆ خۆم دەغڵودان بکەم، ئەزانێ هیچ شتێکی ئەم شوێنە هی ئەو نییە. بۆیە ئینسانی مسلمان پێویستە نەسیحەت وەرگرێ، پێویستە فێر بێ، پێویستە ئیعادە نەزەری نەفسی خۆی بکە. ئێمە لەم دنیاە غەریبین خۆشەویستان، پێویستە بە پێی غوربەتەکەمان بار و پریاسکەدا بنین، پێویستە بە پێی غوربەتەکەمان ماڵ و سەروەت و سامانی خۆمان حیساب بکەین، ئیعادە نەزەری نەفسی خۆمان بکەین، شتی خەڵکی لە گردنمانە نەبێت و ڕۆژتر چوینە ناو ئەو قەبرەوە ڕەنج بە خەسار بین.